طموحمانە ئەو سەر تا کۆتایی ساڵ پشکە خەیرەکان بگەینە 3500 پشک. طموحمانە تا کۆتایی ساڵ پشکە خەیرەکان بکەینە 3500 پشک. خۆشەویستان، خێرخوازان، مرۆڤ دۆستان، ئەوانەی کە حەز دەکەن لە خزمەت خێرخۆشی مهرەبانی دەرکەی واڵایە لە بۆ هەمووان بۆ دڵنیای هەموو خاوەن پشکەکان دەکەینەوە. ئەمە بەردەوام نایلین سعری پشک بێتە خوارێ و مەشروعی مهرەبانی مەشروعەکە لە قازانجا و بەردەوامیش دەبین لە خزمەت خێرخۆشی، چونکە نەخۆشخانەی مهرەبانی دامەزرێنەر و مەجلیس ئیدارەی پتەوی هەیە لۆیەکە دەرێنە خاوەن پشکەکان ئەوانی ئیقالەشیان کردیە بێخەم بن. خستەخانەی مهرەبانی چاوی لە پارێ هیچ کەسەچی نییە و بەردەوام دڵنیاییتان دەدەینەوە کەوا پارەکانتان لە شوێنێکی ئەمینە و ئەوانەی خێریشان کردیە خێرەکان لە شوێنێکی دروست دانایە لێ سەردانی نەخۆشی خێرە. ئەدی ئەگەر خستەخانە لۆ دروستکە دەبی چەند خێربی، ئەدی ئەگەر پشکە خێرەکانی لۆ زیادکە دەبی چەند خێربی، ئەدی ئەگەر نەخۆشی هەژار بکەی خاون نەخۆشخانە دەبی چەند خێربی. تاکە خستەخانەیە لە هەرێمی کوردستان و لە هەموو عێراق کە 146 ڕەتیدایە لە داهاتی خستەخانەکەی لە بۆ نەخۆشی هەژارە لە دەرماخانە و تاقی گە و هەموو بەشەکانی عملیاتی دەمانەوێ وردە پشکە خێرەکان بەرزکەینەوە، پشکە ئیسtisمارەکان کەمکەینەوە تاوەکو لە ڕۆژگارێکدا دێم ئەو خستەخانەیە بە مروری زەمن ئیشاءالله هەموو دەبیتە پشتی خێری و دەبیتە سەدەقە جاری. خوای گەورە عاقبەت خێرمان بکە، خوای گەورە سەرکەوتومان بکە، خوای گەورە پشت و پەنامان بیتن لە بۆ سەرکەوتنی پرۆژە مهرەبانی هەمووانە لە بۆ هەمووانە. مهرەبانی دڵسۆزی و لێزانی لە لۆگەیەکەیتی صادق الأمين لە پێغەمبەری نازدار فێربوونە صلی الله عليه وسلم و ئەوەی حاجەیەکێکی جێبەجێ بکە گەورەترە لەوەی مانگێک لە مەدینەی احتکاف بکە و دڵنیاش بن کفنەکانمان بەرچی نییە لێ پارەکان بەدی دێلین. خۆشبەختە ئەوەی بەشدارە لە مهرەبانی، خۆشبەختە ئەوەی شریکە لە سەڵاواتی نەخۆشەکان، خۆشبەختە ئەو کەسەیە کەوا بەبەر دوعای نەخۆشەکان دەکەویتن و دەرێ خوا خێری ئەو کەسانە بنووسی کە خستەخانەی مهرەبانیان دروست کرد کە خستەخانەی مهرەبانی دەپارێزن لێرەوە دەرێم. جەزاکم الله خەیرا فی الدارین. میهرەبانی دڵسۆزی و لێزانی.